لەم ساتەدا نرخی هەلیترێ غازی بازرگانی لە شاری سلێمانی 550 دینارە. ئەمە لە کاتێکدا کە لەم ساتەدا لە شاری هەولێر نرخی هەلیترێک غازی بازرگانی بە 700 دینارە. ئەمە ئەیبینن ئەمە ئیشەکە لە بازرخانە کە غازیشی هەیە. ئەمە لە کاتێکدایە نرخی هەر بەتڵێکی غازی ماڵان بە نرخی پشتیکرا و 8500 دینارە. من لێرە عمر عەبدوڵڵا سەرۆکی لیژنەی غازی لێ لە لیژنەکانی قایمخانەکە عومەر سڵاو لێ بێم کاتەوە باش. نرخەکە 550 دینارە بەراورد بە شاری هەولێر کە جیاوازی 150 دینار هەیە. ئەم نرخە بەم شێوازە مێنێتەوە یاخود هەرزانتریشە بێ؟ وەڵای شەڵا هەرزانترە بێ. بەم نزیکانە هەرزانە بێ؟ بەم نزیکانە هەرزانە بێ. باشە ئەو غازی کە هەیە ئەمە جیاوازە لەو غازی کە ئەبرێ بۆ ماڵان؟ هۆی ماڵان پاڵپشتیکراوی پێوترێ. بەڵام لەمە هەرزانتریش ئەوەیە کە LPG ماڵانەکە بۆ ماڵان کە بەکارێنن خەزانی خۆیان نێر بۆ شۆفاژ. ئەوەی کە بە تەنکەرە گەورەکان ئەگەڕێن؟ بەڵێ ئەگەڕێن بۆ ماڵان بۆ شۆفاژ بۆ خەزانی ماڵانەوە بە 430 دینار 440 دینارە. هەمان ئەم غازێکە لێرە هەیە؟ هەمان غازە بڵێ. باشە ئەگەر ئەوە بە 430 دینار بفرۆشە هەر لیترێکی بۆ لێرە بە 550. ئەخرەمان بڕی کەمە فرۆشن ئەو 2000 لیتر 3000 لیتر فرۆشێ. ئەمانەگەر کەسێک بێت بتڵێک تێکە یا تۆزێ غاز کاتە ئۆتۆمبیلەکەیەوە. ئەی ئەو بتڵی ماڵان ئەوانە نرخەکەی 8500 دینارە. ئەمەیان نرخی پاڵپشتی کراوایە؟ ئەو پاڵپشتی کراوە 24 لیتریتیایە بە 8500 دینارە. هیچ دەنگۆیەکەیە کە بەم نزیکانە نرخی غاز لە سلێمانی هێرزانتر ببێ؟ شەڵا هەرزانترە بێ و بەم نزیکانە. هیچ کاتێ دیاری نەکراوە؟ دیاری کراوە بەڵام تر یەک دوو ڕۆژی تر دیاری نەتیجەی دەرەکەوێت. باشە کامەر هۆکارەکە چییە لە شاری سلێمانی نرخەکان هەرزانترێ لە چاوشاری هەولێرە؟ وەڵای ئەمە ئیدارەکەمان باش. چۆن ئیدارەکەمان باش یعنی چاودێرەکەمان زۆر شەڕ کردوتەوە. یعنی لیژنەکانمان زۆرە مسەیترن بەسەر ئیش و کارەکانیانە. لیژنەی باڵامان زۆر کارایە، لیژنەی غاز زۆر کارایە، قایمقامی سلێمانی پاڵپشتیمانەکە ئەمانە هەمووی سەبەبن. باشە ئەم غازێکە لێرە بە 550 دینارە غازی بازرگانی ئەمە بە چەند ئەیکڕن؟ نرخەکەی کڕینی چەنە لە ئەو جێگایی کەیهێنن؟ من نرخی کڕین نازانم. ئاگام لە کڕینەکەی نییە. ئەگەڵ لەوایە نەخێر. دەسەکانم خۆپێستان زۆر بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیستی بوون ئەوە تایبەتە بە نرخی غاز لە شاری سلێمانی ئەو بتڵێکی ماڵانە و نرخی پاڵپشتیکراوی حکومیە بە 8500 دینار و 24 لیتری تێدایە. ئەو تەنکەرانەشی کە ئاگەڕێن بە سەر ماڵەکانە بۆ نمونە ماڵێکە 1000 لیتری بوێت ئەوە نرخی هەر لیترێکی بە 430 دینارە. ئەمەشی کە هەیە لە بازرخانەکاندا نرخی هەر لیترێکی بەنزینی بازرگانی بە 550 دینارە. وەک ئەوەی کە سەرۆکی لیژنەی غازیش باسی کرد لە شاری سلێمانی بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا نرخی غاز هەرزانتریش بکرێت لەبەرەوەی ئەوانە یانەوێت نرخەکە تا بێ هەرزانتر ببێت.